وەک ئاشکرایە تا ئێستا دەستدرێژەکان بۆ سەر شاخی گۆیژە بەردەوامی هەیە لە دوای ناڕەزایی و فشاری بەردەوامی گۆیژە بپارێزە نەگڕانەوەستاوە بەڵکو ژمارەی ئامێر و ستاف زیاد کراوە. بەردەوامن لە تێکدان و شێواندنی ئەو چیا جوان و بڵندەی کە بۆ کۆمپانیەکانی دەسەڵات ڕوتەنە و بۆ ئێمە ژمانای سروشت و ژیان و بوونە. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە لە پێناو پرسی پاراستنی ژینگە و سروشت و مڵکی گشتی بانگەوازی لە تەواوی هاونیشتیمانیان و ژینگە دۆستان و ژیان دۆستان دەکەین. هەمومان پێکەوە کار بکەین بۆ ڕاگررتنی تەواوی ئەو دەست درێژیانەی کە دەکرێتە سەر سروشتی جوانی کوردستان و بە تایبەت شاخ و ژینگەی سروشتی شاری سلێمانی. ڕەمزی ئەو دەست درێژیانێن کە ڕای گشتی و ڕێکخراوەکان و میدیاکانی جوڵاندووە دەست درێژیە بۆ شاخی دێرینی گۆیژە کە هەزاران ساڵە خاوەندارێتی لێ دەکەین. بەڵام ئەمڕۆ بە بەرچاوی هەمومانەوە چاوچنۆکانە گۆیژە شەقار دەکرێت، هەڵدەلوشرێ و تەختی زەوی دەکرێت لە پێناو کەڵەکەکردنی سەرمایی زیاتر و زیاتر بۆ حیزب و دەسەڵاتی شکست خواردوو کە ئەمە وێرانکاریەکی گەورەی ژینگەی سروشتی و سەرپێچیەکی گەورەی یاساییە و ئەو پەڕی نابەرپرسیارەتی و مامەڵەی نائەخلاقی ژینگەییە کە دەرحەق بە ژیانی هەموو بوونەکان و دانیشتوانی بە شەرەفی شاری سلێمانی دەکرێت. داوا دەکەین ئەو مۆڵەتانەی دراون بۆ کۆمپانیا و پرۆژانەی دەستدرێژیان کردوتە سەرشاخی گۆیژە و تێکیانداوە و شێواندویانە و لە ئێستاشدا بەردەوامن سەرجەم مۆڵەتەکانیان هەڵبوەشێنرێتەوە. دووەم، ڕێگە بە هیچ کۆمپانیا و کەسێک نەدرێت دەستدرێژی بکاتە سەر ژینگەی سروشتی شاخی گۆیژە. سێەم، ئەو کەس و بەرپرسانەی بە نایاسایی مۆڵەتیان بە پرۆژەکان داوە ڕوبەڕووی سزای یاسایی بکرێنەوە. ئێمە لە گۆیژە بپارێزە دەسەڵات و سەرۆکی حیزبی دەسەڵاتداری ئەم ناوچەیە، سەرۆکایەتی داواکاری گشتی، وەزارەت و دەستە و فەرمانگە پەیوەندیدارە بێ هەڵوێستەکانی ژینگە و دارستان و ئاو و دارایی، ئەنجومەنی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی، فەرمانگەی ژینگەی سلێمانی بە بەرپرسی یەکەم دەزانین لە تەواوی ئەو دەستدرێژیانەی کراون و دەکرێنە سەر ژینگەی سروشتی شاخی گۆیژە و بە بەرپرسیشان دەزانین لە جێبەجێکردنی تەواوی داواکاریەکانمان. هەر بۆیە لە بەرامبەر ئەرکی ئەخلاقی ژینگەی و یاسایی و مێژووی داین و نەوەکانمان بەزەیان بۆیان نابێت. دیمەنێکی هەرەمی جوانە، شایانی ئەوەیە کە وەفدێکی ئەژنەبی بێ ببنە ئەو گردانە پێشان بدەن وەکو شوێنێکی گەشتیاری. ئەها بە شەرتێک هەر بەڕووتیشی بمینە درەخت لێ نەیە ڕواندن. هەندە جوانیان بەڵێ خۆی مەوقعێکی هەر دیمەنیان شوێنێکی سیاحیە. ئەمە یەک. یە دووەم، ئەو شارێکە نزیک 3000 ساڵ لەمەوبەر مەلیکی ئاشووری ئاشور ناسرباڵی دووەم هاتووە وێران کردیە کە شاری ئەزمەر بووە وەک ئەمین زەکی و پێش 100 ساڵ ئەمەی نووسیوە لە ڕۆژهەڵات ناسان شوێنەوار ناسانێک قەدیم وەرگرتووە یە پێشخۆیی و ئیتر هاتووە نووسین و لە کتابەکانی ئاساردا هەیە ناوێ ئەو شارانە. یەک لەوە ئەمەیە. ئەمە گومان تێدا نییە ئەو شارە لە دەوروبەری ئەم گردانە بووە، لە دەوروبەری ئەم گردانە بووە کە دەبێ ئەم شوێنە بێنە پشکنین لە ناحیە شوێنەواری. من پێشنیارم کرد لە لایەن شوێنەوارناسانی زانکو لەگەلیە دایرە ئاسار پێکەوە ئەم گردانە کانیەکانی لای گردەکان سەری گردەکان هەمویان بپشکنن. ئایا ئەو شارە هەندە لە شوێنەواری ددوزن یان نادوزن ئیتر پێویستە بێیە پشکنین. ئەمە واجبێکی ئەسەریە شوێنەواریە، ئەو پشکنینە زەروریە. ئیتر ئەو شارە پێویستە بێیە دۆزین لەکوێ بووە بێ گومان لە لای ئەم گردانە بووە و گومانیش تێدان نییە. هەڵبەت ئەمڕۆ بۆ گردبوونەوەیکی زۆر ئاشتیانە و مەدەنیانە پامێکی جوان بۆ ژینگە، پامێکی ژینگە دۆستانە بۆ هەموو خەڵک، بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان و بۆ بەرپرسان ئێمە چوینە شاخی گۆیژە. بەڵام بەداخەوە ئەوانەی کە بە ناوی ئەمنیەت و ئاسایش و بە فرۆشتنەوەی ئەم وشە بریقەدارانە هەمیشە بە خەڵکی و دانیشتوانی ئەم هەرێمەیە فرۆشنەوە
کە ئەبێ لەسەر سنوورەکان لە کاتی تۆپبارانەکانە هەڵوێستیان هەبێ ئەمڕۆ هاتن بە شێوازێکی زۆر ناشرین پەلاماری ئێمەیانە تەنانەت ینی هەموو دەست درێژیەکیان کرد زۆر بە ناشینی بە بێڕێزانە پەلاماری ئەو شتانەیاننا کە لەوێ دامان نابوو پەلاماری ئێمەیاننا مۆبایلەکانیان بردین تەنانەت ئینکاریانە کرد دوو مۆبایلی منیان بردبوو لە کاتیەوەی کە پەلاماری یەکێک لە چالاکوانەکانیاننا من بۆ ئەو ڕۆشتم کە ناوبژی بکەم کە لە عەرزەکە ئاخست بوویان بە پۆستاڵەوە لە سەرسنی بوون لە کاتێکە ئەو لە تەمەنی 4 ساڵیەوە لەگەڵ دایک و باوکە پێشمەرگە لەگەڵ دایک و باوکە کە پێشمەرگە بووە و لە شاخ بووە لە ئەنفالەکانە لە تەمەنی 7 ساڵیە بە پێ لە مێرگەپانەوە بۆ ئێران بۆ سەرسنووری ئێران ئەڕوات ئاسایش بەو شێوازە مامەڵی لەگەڵ چالاکوانێکا کرد ئەو کاتێک کە من ڕۆشتم بۆ ئەوەی کە ناوبژی بکەم بەداخەوە هەردوو مۆبایلەکەم لێکە و هەردوو مۆبایلەکان برد تا کۆتا خولەک ئینکاریانە کرد کە مۆبایلەکان لا نییە دوای ئەوەی کەوتمان ئێمە ئێرە هیچ شێوازێک بەجێ ناهێڵین ئێرە بەجێ ناهێڵن تا هەموو مۆبایلەکان تەسلیمەکەنەوە تا کامێرای ڕۆژنامە نووسەکانیش تەسلیم ئەکەنەوە لە ئاخر دەقەیە هەردوو مۆبایلەکەی منیان هێنایەوە کە دڵنیام هەموو مۆبایلەکان بەو ئامێرە تایبەتانی کە خۆیان هەیە هەرچی زانیاریەک هەیە دەستیان بەسەراگرتەوە و لای خۆیانە بۆیە لێرەوە ڕاگەێنم لە ئێستا و لە داهاتووە هەر وێنێکی کەسی و تایبەتی و خێزانی ئێمە لەلایەن ئاسایش یان هەردام و دەستگایەکی ئەم هەرێمەوە بەکار بێت ئێمە بەم ڕۆژایی گەڕێنینەوە و لە ئێستاوە ئەزانین ئەوان چ پلانێکیان هەیەوە بیر لە چێکەنەوە لە کاتێکا کە ئەم هەرێمە پڕێتی لە جاسوس و خۆفرۆش بە پڕێتی لە ئەو جاشانەی کە لە ئەنفالا بەشداریان کرد ئەوان لە هاوینە هەوارەکان لەلایەن بەرپرسەکانەوە پارێزگاریان لێکرێت بەڵام بەو شێوە دەست بەسەر مۆبایلەکانی ئێمە گیرە و هەرچی وێنە و شتی زانیاری تایبەتی ناو مۆبایلەکانە دەستی بەسەر ئاگرن بۆی بە شێوازێکی کە دش بە ئێمە بەکارێهێنین سوپاسدانەکەین.